هاتنەوە بۆ ماڵە باوان و بە سووریەی کردنی ئێران. قەیرانی سووریا بەڕاپەڕینی خەڵکی ئەو وڵاتە بە دژی دیکتاتۆریەتی حیزبی بەعس و بنەماڵەی ئەسەدی دەسەڵاتدارەوە دەستی پێکرد و تا ئەمڕۆ درێژەی کێشاوە. دەسەڵاتدارانی ئەو وڵاتە توانایی بەرەنگاربوونەوەی خەڵکی وەزاڵە هاتووی ڕاپەڕیویان نەبوو. وڵاتی سووریا وەکو وڵاتانی تری دەوروبەری خۆی وڵاتێکی دەستکردی پێکەوە لکێنراوە. لە عێراق و ئەزموونی ڕووخانی دەسەڵاتی بەعسیەکان و بنەماڵەی سەدام ئاڵوگۆڕی زۆری بەدواوە بوو کە بە قازانجی وڵاتانێکی وەکو تورکیە و ئێران نەبوو. ئەو دوو وڵاتە خۆیان تووشی قەیرانی نێوخۆیی بوون. سەرباری قەیرانی نەتەوەیی و داخوازیە نەتەوەیەکانی نەتەوە بندەستەکان، ئەو وڵاتانە تووشی تەنگ و چەڵەمەی سیاسی، ئابووری و کۆمەڵایەتی تایبەت بە خۆیانن. ڕووسەکانیش بە شێوازی نەریتی سووریەیان وەکو بنکەی ناوچەی خۆیان چاو لێ کرد. لە ئەگەری ڕووخانی دەسەڵاتی بەعسیەکان جیا لە دەسەڵاتدارانی سەرڕۆی ئەو وڵاتە، ئەو سێلایەنەش بەخەستی هەستیان بە مەترسیە کرد. هیچ کامیان ڕازی نەبوون دۆخی عێراق دووپات ببێتەوە و لانی کەم بەرەو ڕووی کێشەی قوڵتری نەتەوەیی و بەتایبەت کێشەی کورد ببنەوە و هەرێمی کوردی تر لەم ناوچەیە سەر هەڵبێنێت و دابمەرزێت. ڕووسەکانیش حازر نەبوون ئەو پێگا سونەتیەی خۆیان لەدەست بدەن و دەستیان بە تەواوەتی لە خۆرهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی عەرەبی کورد بکرێتەوە و بنکۆڵ بکرێن. هەروەها بە سانایی هەروەک ئەفغانستان، سووریا ڕادەستی ئەمریکا یان وڵاتانی ئەوروپایی بکەن. بۆیە لە پێشدا تورکیا بە تەیارکردن و ناردنە مەیدانی هێزە دەستکردە توند ئاژووە تۆریستەکانی خۆی بۆ ناو وڵاتی سووریا و داگیرسانی شەڕی ڕەشەکوژی و ئەنجامی تاوانی دڕندانە، هەمڕواڵەتی ڕاستەقینەی ڕاپەڕینی خەڵکی لە سووریا خەوشدار کرد و بەلاڕێدا برد و هەم وڵاتانی ڕۆژئاوایی و بەتایبەت ئوروپایەکانی لە ئەگەری ڕووخانی دەسەڵاتی بەعسیەکان لە سووریا تۆقاند. هەرچەند کە بڕواڵەت دژایەتی دەسەڵاتی ئەو وڵاتەی ئەکرد، بەڵام ئەو شێوازان لە هەڵس و کەوت تەنیا ڕواڵەتێکی کاسبکارانە بوو، نە هیچی تر. ئەوە بوو مەیدان ئاوەڵا کرا بۆ ئەو گشتە تاوانە دڕندانەیە بەرامبەر بە خەڵکی سووریا و خەڵکانی تری ناوچەکە. لە ئاکامدا شۆڕشی خەڵکی سووریا هەرەسی پێهێنرا و ئەو وڵاتە کرایە مەیدانی ڕمبازێنی توند ئاژۆترین لایەنی تۆریستی پشت بەست و بە ئاین. ئیستاش لە وڵاتە تەنیا وێرانەیەک ماوەتەوە و بەس. کاولکاری لە وڵاتی سووریا و دڕندەیی سەربازانی خلافەتی ئیسلامی و ئەو تاوانە دژە ئینسانیانە کە ئەنجام دران بە لێشاوی و بەرینی لە سەرانسەری جیهان ڕنگدانەوەی میدیاییان هەبوو. کۆماری ئیسلامی یەکێک لەو لایەنانە بوو کە بەدەست بردنە ناو گیرفان و سفرەی جەماوەری خەڵکی ئێران و بە باجدان بە ڕووسەکان و لایەنە توند ئاژوەکانی سربەخۆی دەسەڵاتی بەشار ئەسەدی لە لێواری مەرگدا ڕزگار کرد. بەداخەوە لە قەیرانی سووریەدا بڕێک لایەنی هاوپەیمانی بنەماڵی ئەسەد بەناو کورد بوون کە ئەرکی پاراستنی ناوچە کوردیەکانیان و ئەستۆگرت و هێزە سەربازیەکانی پارێزەری دەسەڵاتی بەعسیەکان و سەرکوتگەری کوردی ئەو وڵاتە ئازاد کران بۆ سەرکوتی خەڵکی ڕاپەڕێوی ناوچەکانی تری سووریا. بە زیندووکردنەوەی دەسەڵاتی دەمیشق هەم شۆڕشی خەڵکی سووریا شکستی پێهێنرا و هەم بزوتنەوەی کوردی لە وڵاتە کرایەوە قاوەخ. پاش تێپەڕبوونی ماوەیەک و درێژەکێشانی قەیرانی سووریا، ناڕەزایەتیەکان لە ئێران پەرەیان سەند و کۆماری ئیسلامی بە هەست بە مەترسی مەرگکردن کەوتە مانۆڤردان لەسەر قەیرانی سووریا. ئەوە بوو لەو ماوەیەدا هەموو بیسەری ئەو بابەتە بووین کە لەلایەن نەویترین تا بەرزترین بەرپرسانی ئێرانەوە باس لەوە دەکرا کە لە ئەگەری نەمانی کۆماری ئیسلامی دۆخی ئێران وەکو سووریەی لێدێت. ئەو بابەتە لە حاڵێکدایە کە سەرچاوەی هەموو نەهامەتیەکانی خەڵکی سووریا دەسەڵاتی ئەو وڵاتە و کۆماری ئیسلامین کە پاڵپشت و
داڵدەدەری بوون. هۆکاری مانەوەی بەشار ئەسەد و ئەنجامی تاوانی دڕندانە دەرحەق بە دانیشتوانی سووریە و وڵاتانی دەوروبەری. کۆماری ئیسلامی ئەرکی خۆی لە سووریە بەجێهێنا و چیتر پێویستیان پێ نییە و لە هەموو لایەکەوە لە ژێر گوشارایە بۆ چوونە دەرەوە لە وڵاتە. تەنانەت هاوپەیمانی مێژینەی واتە ڕووسیەش بەشێکە لەو زەخت و گوشارانە. هاوکات لە ئێران بارینی باران و هەستانی لافاو بووە هۆی وێرانی و زەرەر و زیانێکی لە ڕادەبەدەر بۆ دانیشتوانی لانی کەم 24 پارێزگای ئێران. ناکارامەیی دام و دەستگا حکوومەتیەکان لە چۆنیەتی هەڵس و کەوت لەگەڵ ئەو قەیرانە و لە زۆر شوێندا ڕۆڵی بە ئەنقەست تێکدرانە و مەبەستداری سوپای پاسداران بۆ پاراستنی داهات و سامانەکانی ئەو ناوچانە بۆ خۆی و هەروەها ڕاونان و دەرکردنی دانیشتوانی ڕەسەن و خۆجیەیی و گۆڕینی دێموگرافی ئینسانی بە مەبەستی دەست بەسەر ڕاگرتنی ناوچەی شوێنی مەبەست ناڕەزایەتی بەرینی لێکەوتەوە. بە لەبەرچاوگرتنی ڕووداوەکانی 2 ساڵی ڕابردوو ناڕەزایەتی و بێزاری جەماوەر لە دەسەڵاتی کۆماری ئیسلامی و دەربڕینی ڕاشکاوی ئەو ناڕەزایەتیانە، هەروەها دۆخی ناوچەی و جیهانی دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی لە مەبەستی خەڵک تێگەیشتون و ڕێگا دەربازبوونێک بۆ خۆیان نابینن. ئابوووریەکی ڕووخاو، کۆمەڵگایەکی بێهیوا و داهات و لێڵ و تەماوی، پەرسەندنی هەژاری و نەداری، بێکاری، داتەپینی کۆمەڵایەتی، بەتاڵانبردنی هەموو سامانەکانیان لە پێش چاوی خۆیان و سەدان گرفت و کێشەی دیکە کە گشت بەستێنەکانی ژیانی خەڵکی تەنیوەتەوە. خەڵک هیچیان بۆ لە دەستان لە بەردەستان نەماوە و تا دێت شەپۆلی ناڕەزایەتیەکان بەرین و بەرینتر ئەبنەوە. زۆرێک لە هێزەکانی کۆماری ئیسلامی تووشی هەڵوەرین بوون و ئەو ڕژیمە توانای سەرکوتی نەماوە. نیشانەهایەک لە سەرپێچی لە ناو ڕیزە سەربازیەکاندا بەزەقی دەبینرێن. تاکە هێزێک کە پشتیان پێیبەست بوو سوپای پاسداران بوو. دیاردەی هەڵوەرین و تەنانەت هەڵهاتن ئەوانیشی گرتووەتەوە. بۆیە جیا لە بەشێکی دیاریکراویان متمانەیان بە سپاش نەماوە. جا لێرەدا بۆ ڕاگرتنی ورەی ئەو بەشە دەستە و داوێنی هێزی پشتیوان بوون و ئەوە تا مووی هێزە دەستە مۆدەرەکیەکانی خۆیان هەڵپڕووزاند. چەند ساڵە بەلێشاو خەرجیان بۆ ئەکەن و لە هەموو جیهان ئەرکی کوشتن و ڕفاندن و تیرۆریان پێ ئەسپێرن و ئەمڕۆژ لە هەموو کات زۆرتر پێویستیان پێیانە و بەو شێوەیە و ببیانووی یارمەتیدانی ناوچە بەرلافاو کەوتووەکان هێنایان نا مەیدان. ئەو ڕژیمەی هەر چەشنە ناڕەزایەتیەکی جەماوەری بەناو پێشگیریکردن لە بەسووریەی بوونی ئێران بە دڕندانەترین شێواز سەرکوت ئەکرد، ئەمڕۆ خۆی ئەو دۆخەی خوڵقاندووە و بەکردەوە وڵاتی ئێرانی کردووەتە سووریە. دوور نییە بەهێنان و سەقامگیرکردنی ئەو هێزانە سبەی لە ئەگەری هەر ناڕەزایەتیەکدا لەلایەن خەڵکەوە ئەو هێزانە بکاتە دوو بەشەوە. بەشێکیان ڕاستەوخۆ ڕاستپێردنێن بۆ سەرکوتی بێبەزەیانە و ڕاستەوخۆی خەڵک و بەشێکیان بخزێنرێنە ناو خەڵکی ناڕازی و ئەرکی کوشت و بڕ و ڕاوڕوت و تاڵان و ئەنجامی تاوانیان پێبسپێردرێت و بیخاتە سەر حسابی جەماوەری ناڕازی بە مەبەستی بەدناوکردنی خەڵکی بێزاری خوازیاری ئاڵ و گۆڕ. لەلایەکی ترۆ بە گۆڕینی فەرماندەی سوپای پاسداران و دانانی کەسێکی بێمێشکی سەرشێت وەکو پاسدار سەلامی ئەو ڕاستیە دەردەکەوێت کە جەمسەری ڕاستەقینەی دەسەڵات بەنیازی شەڕە و مانەوەی خۆی بە شەڕەوە گرێداوە. ئەگەر جیالەوەیە کامە عەقڵی تەندروست لەوەها دۆخێکدا و کەوتناو لیستی ترۆری سوپای پاسداران لەلایەن ئەمریکاوە بەکردەوە هەڵپەساردنی ڕێکەوتنی بەناوبەرجام، چڕبوونەوەی گوشارەکان بۆ سەر ئێران، ڕیزبەندی ناوچەیی، دەرکردن لە سووریە و هەتەت پاسدارێکی توند ئاژۆ کە دایما خەریکی هەڕەشەکردنا بۆ ئەو پۆستە دائەنێت. بۆیە بەرەو باوان بوونەوەی ڕێکخراوە تیرۆریستیەکانی سەرباز سوپای پاسداران لەم دۆخەدا
تەنیا بۆ دەستپێکی شەڕە و بە سووریەی کردنی ئێران. بێهیوایی حەسەن ڕۆحانی پاش گۆڕینی فەرماندەی سوپای پاسداران کاتێک ئەڵێت هیوادارم فەرماندەی نوێی سوپای پاسداران بە پێی یاسا و لە چوارچێوەی یاسادا بجوڵێتەوە، دەرخەری ئەو ڕاستەیە کە کودتایەکی نەرم کراوە و ڕۆحانی هیچ دەسەڵاتێکی بەدەستەوە نییە، بەڵکو ئەوە سوپای پاسداران و خامنەیین کە دیاری ئەکەن دەستپێکی دۆخی نوێ چۆن بێت. بەڵام پێویستە لە یەک شت دڵنیا بن و ئەویش ئەوەیە کە ڕاستە دەستپێک بە ئەوانە، بەڵام هەر لەو ئاستەدا ئەمێنێتەوە و ئەوە جەماوەری بەرینی خەڵک و ئاڵ و گۆڕە جیهانی و ناوچەیەکانن دیاری ئەکەن بەرەو کوێی بەرن و کۆتایی و ئەنجامی چۆن بێت.